عبدالرحمانی قاسملو سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە بۆنەی 22 ڕێبەندان ساڵڕۆژی سەرکەوتنی شۆڕشی مەزنی گەلاوی ئێران پێشکەش دەکرێت. دوای پەیام وتارێک بڵاو دەکرێتەوە لەژێر سەرجەری ئاخوندەکان و شۆڕشی ئێرانە. ئێستاش سەرنجتان بۆ بیستنی پەیامی هاوڕێی تێکۆشەرکە و دکتۆر عەبدولڕەحمانی قاسملو سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە بۆنەی دەهەمین ساڵی سەرکەوتنی شۆڕشی 22 ڕێبەندانی ساڵی 57 گەلاوی ئێران ڕادەشێشین. هاونیشتمانانی بەرز خەڵکی خەباتگێری کوردستان هاوڕێیان، ئەمڕۆ 10 ساڵ لە سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران تێدەپەڕێ. بیرەوەری ساڵڕۆژی ئەم شۆڕشە هەستێکی ناتەبا لە دەروونی ئێرانیە شۆڕشگێر و ئازادیخوازەکان زیندوو دەکاتەوە. لەلایەک سەرکەوتنی شۆڕش کە بەرهەمی فیداکاری و گیانبازی کۆمەڵانی خەڵکی سەرانسەری ئێران بوو، جێگای شانازی و سەربەرزی بۆ هەموو ئێرانیەکی دموکرات و پێشکەوت و خوازە. لەلایەکی دیکەشەوە کارنامەی ئەو کەسانە کە دەسەڵاتی سیاسیان زەوت کرد بوون بە حاکمی وڵات ئەوەندە ڕەشە و ئەوەندە لە جنایەت و کردەوەی دژی ئینسانی ئاخێندراوە و نیشتمانی ئێمەی ئەوەندە تووشی خوێنڕێژی وێرانی و هەژاری کردووە کە هەموو ئێرانیەکی نیشتمان پەروەر خەست بە شەرمەزاری ڕێژیمی پاشایەتی دووباری زۆر بەرچاوی دژیگەری هەبوو. یەکەم ئەم ڕێژیمە خۆی بەستووە بە ئیمپریالیزمی ئەمریکا و قۆڵەچلاغ و ژەوەندبارمی ئیمپریالیزم لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بوو. ئێران سەربەخۆ نەبوو، بریارە گرنگەکان لە باسی تاران لە واشنگتۆن دەدران. دووهەم ئەم ڕێژیمە ڕێژیمێکی ئیستیبدادی بوو کە بە دامەزراندنی دیکتاتۆریەکی مۆدێرن هەوڵی دەدا خۆی بۆ ماوەیەکی درێژ بپارێزێ. شۆڕشی گەلانی ئێران بە ڕوخاندنی ڕێژیمی هەمەرەزاشا بۆجگەلەوە کە بۆ هەمیشە پاشایەتی لە ئێراندا لەنەو بردو لە زبلدان و مێژووی هاویشت هەم سەربەخۆیی ئێرانی زیندوو کردە و هەم دیکتاتۆری لەنەو برد و مزگەری ئازادی هێنا. بەڕاستیدا گەلانی ئێران شۆڕشێکیان بەرپا کرد کە لە مێژوودا کەموێنەیە، لە کاتێکدا کە شۆڕشی فەرەنسا کە شوێنەوارێکی زۆری لەسەر مێژووی مرۆڤایەتی داناوە ئەم ساڵ 200 ساڵی دەکرێتە جێژن بە گرتنی زیندانی باستیل لەلایەن خەڵکی پاریسەوە لە ڕۆژێکدا سەرکەوت و لە کاتێکدا شۆڕشی ئۆکتۆبر بە گرتنی کۆشتی زستانی لە شەوێکدا وەڵامی زەحمەتکێشانی پێترۆگرادەوە هاتەبی. شۆڕشی ئێران پتر لە ساڵێک درێژە هەبوو و هەموو شار و گوند و توێژ و چیرەکانی دموکراسی کۆمەڵ و هەموو گەڵانی زۆر لێکراوی ئێرانیشی تێدا بەشدار بوون. شۆڕشی ئێران پێش سەرکەوتن هەموو کۆمەڵی ئێرانی لە سەرانسەری وڵاتە بە جوڵانەوە خستبوو. بێجگەلەوە لە شۆڕشی فەرەنسە و شۆڕشی ئۆکتۆبردا ژمارەی ئەوانەی کە کوژران نەدەگەیشتە چەند سەد کەس. لە کاتێکدا کە شۆڕشی ئێران پاش 1 ساڵ خۆ پیشەوەندان و شەری نێوشەقام و پاشدان و 6,000 شەهید سەرکەوت. مەبەست ئەوە نییە کە شۆڕشی ئێران تەأسیری لە شۆڕشی فەرەنسا کە سەرەتای سەردەمێکی نوێ لە مێژوو ئادەمیزاددا بوو، یا شۆڕشی ئۆکتۆبر کە بە قسەی نووسەری شۆڕشگێری ئەمریکایی جۆن ڕید جیهانی لەڕاند زیاتر بوو. ئەم دوو شۆڕشە لە هەموو ڕووداوێکی دیکە زیاتر سیمای دنیا و ڕەوسی مێژوویان گۆڕووە. مەبەست تەنیا ئەوەیە کە شۆڕشی ئێران شۆڕشێکی گەلی بوو کە لە قوڵایی کۆمەڵی ئێرانەوە هاتەدەر و هەندێک تایبەتمەندی هەبوو کە لە کەمتر جێگا بەرچاو دەکەوێت. هەر بۆیەش هەموو چین تۆزەکانی دموکراتی ئێران هیوادار بوون بە ئازادی بدەن و دموکراتی لە ئێران دەسەکان گیر بێ و هەموو گەلانی ئێرانی زۆر لێکرایش بە تایبەتی گەلی کورد چاوەڕوان بوو کە مافی ڕەوا و وەفاویان لە چوارچێوەی ئێرانێکی دموکراتیدا دابین بکرێت. بەڵام بەداخەوە پاش 25 ساڵ دیکتاتۆری شاهنشاهی هێزە سیاسیە دموکراتیەکان کە ڕێگای هیچ چەشنە تێکۆشانێکی ئاشکرا و
من کۆمەڵانی خەڵکیان پێنەدرابوو نە بەڕێوەبەرایەتی خاوەن ئەزمون نە کادری پەروەردەکراوی پێویست و نە ئیمکان و توانای ئەوەیان هەبوو دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرن لێجگەلەوە یەکگرتوش نەبوون و یەکێتی کردەوەش لە نێوانیاندا نەبوو ئەم هێزانە لە بەرپاکردنی شۆڕش و هێڵدانی کۆمەڵانی خەڵک دژی ڕژیمی شاهنشاهیدا ڕۆڵێکی گرنگیان هەبوو بەڵام ئەوەندە کە لە ڕخاندنی ڕێژیمدا یەکگرتو چالاک بوون ئەوەندەش لەسەر جەوهەری دەسەڵاتی پاشوخانی ڕژیم ناخۆچیان لەنێودا هەبوو بێ بەرنامە بوون لە بەرامبەردا ئاخوندەکان هەر لە دەورانی ڕژیمی پاشایەتیدا ئیمکانی تێکۆشانی ئاشکرا و نیوە ئاشکرایان هەبوو بەڕێوەبەریان لە چوارچێوەی بیروداوەری مەذهەبی خۆیدا بە ئەزمون و خاوەنی تاقیبکردنەوەی دوور و درێژ بوو بە دەیان هزار کادریان هەبوو کە داوانتوانی لە مزگەوتەکان لە هەستی مەذهەبی کۆمەڵانی خەڵک کە دژوار بوو لەلایەن ڕێژیمەوە زەربەی لێ بدرێ بۆ پەرەپێدانی بیروداوەر و دروشمەکانی خۆیان کەمک وەربگرن کادرەکانیان لە تەلەبەوە بگرە حتا ئاواتەڵاکان بە دیسیپلین بوون و چالاکانە و ئاشکرا بیروداوەری خۆیان بەپڕدەنێ کۆمەڵانی خەڵک بەڕێوەبەریان کە بەرەبەوە لە شەخصی خمانیدا کۆدەنوان بەرونی دەیزانی چی دەوێ و دەیهێنێتی چەشتە مەسەڵاتێکی باش ڕێژیمی پاشایەتی لە ئێران دەبێنێتە سەرکار بەڵام بەبەرەوە لە سەرەتای شۆڕشدا دروشمەکانیان بە باشی جێگەبوون خمینی زۆر زیرەکانە ئامانجەکانی خۆی دەشاردەوە خمینی و دادەستەکەی هەر لەو کاتەدا هەولیان دەدا ڕۆژ بەڕۆژ زیاتر دروشمەکانی شۆڕشی ئێران بگۆڕن و دروشمە مەذهەبیەکانی خۆیان بێن لەنێو مەیدانەوە لە بنەوەش لەگەڵ دەوڵەتەکانی بێگانەی خاوەن نفوذ بە تایبەتی ئەمریکا بە شێوەیەکی نهێنی پەیوەندیان دایر کردبوو خەریکی ئامادەکردنی سەردەمی پاشڕژیمی پاشایەتی بوون لەبەر هەموو ئەو هۆیانەی سەرەوە دیارە هێندە هۆی دیکەش بەرەبەرە بەرەوەبەرایەتی لەدەست هێزە دموکراتیەکان دەرچوو و کەوتە دەست خمینی و هاوبیرانی وەزعەکی ئەو تۆپێک هاتبوو کە هێزە دموکراتیەکان و ناوبیران و تەنانەت ئەو ڕێکخرا و شەخسیەتانەش کە خۆیان بە مارکسیست و ملی دادەنا بە دوای خمینی کەوتن و خمینی بووبەڕێبەر و بێ ئەملا و ئەولای شۆڕشی ئێران لە هەلومەردێکی ئەو تۆدا شتێکی ئاسایی بوو ئەگەر پاش سەرکەوتنی شۆڕش دەسەڵات بکەوێتە دەست خمینی و مەذهەبیەکان کە لە ماوەی چەند مانگی پاش شۆڕشدا بە دامەزراندنی ئۆرگانەکان تایبەتی خۆیان دەسەڵاتی خۆیان سەقامگیر کرد و بەرەبەرە دەستەوە کرد بە سەرکوتکردنی یەک بە دوایەکی هێز و ڕێکخراوە دموکراتیەکان پاشان سوڕیان بەیاندا ئەو جێگایە کە نەک هەر هیچ بە بیروداوەرێکی دژی بیر و ڕای بەرستانە خۆیان بۆوەکەن بەڵکو هیچ بیر و ڕایەکی جیاواز لە بیر و ڕای خۆیان تەنانەت ئەگەر بە دژی ئەوانی زۆبان نەتوانن تەحمل بکەن ئەم شەوەیە رژیمێکی کۆنەپەرستی ئیستیبدادی لە نیشتمانی ئێمەدا زاڵ بوو شۆڕش لە ڕێبازی خۆی لادا دیکتاتۆری مۆدێرن و شاهنشاهی تێگایدا بە ئیستیبدادی سەدەکانی ژیانتن بین شوێنەوارێک لە ئازادی نەماو شۆڕشی ئێران کە بەو گەلانی ئێران زۆر گران تەواو بوو لەلایەن ئاخوندەکانەوە مەسادرە کرا و سەردەمێکی ڕەش و تاریک کە بەرهەمی زیندان و ئەشکەنجە و ئێدام و شەر و خێرڕێژی و زێرانی و شێرەوەلی و هەژاری بوو دەستی پێکرد ئێستا کە دە ساڵ لە سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران تێدەبەرێت ئاوردانەوەیەک بەسەر ئەم ماوەیەدا نیشان دەدا کە ڕێژیمی کۆماری ئیسلامی نەک هەر هیچ کام لە ئامانج و ئاواتەکانی ئەم شۆڕشەی وەبی نەهێناوە بەڵکو لە هەموو بارێکەوە نیشتمانی ئێمەی بەرەو دوا بردووە شوێنەوارێک لە ئازادی نەماوە نیوەی دانیشتوانی ئێران کە ژنانن لە هەموو مافی ئینسانی بێبەش کراون و ناچارن لە کوندی ئاشپەزخانە و لە ژێر چادری بەشتا بژین 10 ساڵ شەر لە کوردستان و 8 ساڵ شەر لەگەڵ عێراق ئێران کردووە بە ماتەمخانەیەکی پانوبەن بە میلیۆن کوژرا و بریندار و کەم ئەندام چەندین میلیۆن ئاوارە و بێخانمان سەدان شار و هەزاران گوندی وێران ئابووریەکی شپرزە و ژیانێکی تاڵ و بێخۆشی و شادی بەرهەمە گرنگەکانی 10 ساڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕێژیمی خمینی کە هەموو هێز و ئیمکاناتی خۆی
بۆ شەری ئێران و عێراق دانا بوو بە سەرشۆری و ناچار بوو ئاگربەت قبول بکە. ئەم ڕێژیمە لە مەیدانی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیدا هیچ دەستکەوتێکی بەرچاو نەبوو. بحرانی ئابووری کە لە بێکاری، گرانی، فەساد، نەبوونی شتومەت زۆر دیاردەی لەباری دیکەرا خۆی دەنوێنێ ڕێژیمی خستوتە جێژاوێک کە دەربازبوونی ئەگەر نەهاڵ نەبێت یەکجار زۆر دژوارە. لە باری میلمەتەوەیشەوە هەرچەند لەم دوایانەدا کاربەدەستانی ڕێژیم هەوڵ و تەقەلایەکی زۆریان داوە بۆ ئەوەی پەیوەندی سیاسی و ئابووری لەگەڵ هەندێ لە وڵاتانی ڕۆژاوادا دابمەزێنن، بەڵام ئێستاش ڕێژیم لە مەیدانی جیهانیدا هەر تاک و تەریک کەوتوتەوە و کەس ئامادە نییە نە دۆستایەتێکی نزیکی لەگەڵ بکە و نە ئێعتیبارێکی ماڵی بەرچاوی بداتێ. ئێعدامەکانی چەند مانگی رابردوو کە بوو بەهۆی ئێتراز و بێزاری کۆر و کۆمەڵ و تەنانەت زۆر لە حکوومەتەکانی فەرەنسەی دنیا جارێکی دیکە ڕێژیمی خومێنی وەک ڕێژیمێکی سەرکوتکەر و تێرۆریست بە بیرڕای گشتی جیهانی ناساند. لە هەمووان گرنگتر ئەوەیە کە خومێنی و ڕێژیمەکەی بنکەی سیاسی و کۆمەڵایەتی خۆیان لە کۆمەڵانی خەڵکی ئێراندا لەدەستداوە. بێگومان ئێستا زۆربەی دانیشتوانی ئێران لە کۆماری ئیسلامی و سیاسەتەکان و کردەوەکانی بە تەواوی بێزارن. ڕەنگە بێجێ نەبێ لە بیر بێنینەوە کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەر لە سەرەتای شۆڕشەوە زووتر لە ڕێکخراوەکانی سیاسی دیکەی ئۆپۆزیسیۆن تێگەیشت کە ئاخوندەکان نیشتمانی ئێمە بەرەو چه هەڵدێرێکی پڕ لە مەترسی دەبن. بۆیە لە سەرەتاوە سیاسەتی حیزبی ئێمە هەم پشتیوانی لە دەستکەوتەکانی شۆڕش و هەم رەخنە لە دەسەڵاتی سیاسی و هشدار بووە. لە 11 مانگی ڕەشەمەی 1357 واتە تەنیا 20 ڕۆژ پاش سەرکەوتنی بەتەواوی شۆڕش لە ڕۆژی ڕاگەیاندنی تێکۆشانی ئاشکرای حیزبدا گوتمان پاراستنی ئازادی دموکراتیەکان و چەسپاوکردنی پایەکانی ڕێژیمێکی دموکراتی ڕاستەقینە لە سەرانسەری ئێران زامنی ئەسلی بەرەو پێشچوونی شۆڕش و وەدەستهێنانی مافی نەتەوایی گەڵانی ئێرانە. بۆ ڕێژیمێکی دموکراتی ڕاستەقینە مافەکانی گەلی کورد دابین نابێ و بێ دابینبوونی مافی نەتەوایی گەلی کورد ڕێژیم بە مانای واقعی خۆی دموکراتی نابێت. کاربەدەستانی ڕێژیم ئامادە نەبوون داوای ڕەوای خودموختاری کوردستان قبول بکەن. بۆیە حیزبی ئێمە بریاریدا لە ڕەفراندۆمی دیاریکردنی ڕێژیمدا بەشداری نەکا و دەنگی خۆی بە کۆماری ئیسلامی نەدا. بەم جۆرە هەر لە سەرەتاوە کوردستانی شۆڕژێر کەوتە ئۆپۆزیسیۆنەوە. شەڕەکانی سنە و نەغەدا کە لەلایەن ڕێژیمەوە بەسەر خەڵکی کوردستاندا سەپاند نیشانیاندا کە ڕێبازی حیزبی دموکرات و بەگشتی ڕێبازی بزووترەوەی شۆڕژێری لە کوردستان کە لەلایەن حیزبی ئێمەوە ڕێبەرایەتی دەکرا لە ڕێباز و کۆماری ئیسلامی جیاوازە. کاربەدەستانی ڕێژیم کە ئەم جیاوازیان تەحمل نەدەکرد لە گەڵاوێژی ساڵی 1358دا شەڕێکی سەرانسەریان دژی خەڵکی کوردستان بەرپا کرد. لەو شەڕەدا کە بە شەڕی سێ مانگە ناوبانگی دەرکردووە لەبەر هەلستی ئازایانەی خەڵکی کوردستان و پێشمەرگەکان و سیاسەتی شۆڕژێرانەی حیزبی دموکرات هێزە چەکدارەکانی ڕێژیم تووشی شکست بوون. کارێکی دیکە بەشێکی زۆری کوردستانی ئێران ئازادی خۆی بەدەست بێنایەوە و ڕێژیم ناچار بوو داوای وتوێژ بکە. بەڵام زۆر زوو دەرکەوت کە کاربەدەستانی ڕێژیم بۆ ئەوە وتوێژ ناکەن کە مافی خودموختاری وەک داخوازی ئەسلی خەڵکی کوردستان دابین بکرێت. بەڵکو ماوەی وتوێژ بۆ ئەوان تەنیا دەرەتانێکە بۆ ئەوەی خۆیان بۆ شەڕێکی دیکە دژی کوردستانی شۆڕژێر باشتر ئامادە بکەن. ئەوە بوو کە لە نەورۆزی ساڵی 1359 کارێکی دیکە هێزە چەکدارەکانی ڕێژیم شەریان دژی خەڵکی کوردستان دەست پێ کردەوە کە ئێستاش هەر بەردەوامە. ڕاستە کە ڕێژیم توانی 15 ساڵ شەڕ لە باری نیزامیەوە بەڕیالەت سەرکەوتن وەرەزبێنێت و شارەکانی ناوچە ئازادکراوەکان داگیر بکە. بەڵام بەربەرەکانی قارەمانانەی پێشمەرگە بە پشتیوانی کۆمەڵانی زەحمەتکێشی خەڵکی کوردستان هەر بەردەوامە و ڕێژیم بەداوام لەژێر زەربەی زۆر تند و تێکشکێنەری نیزامی هێزی پێشمەرگەدایە. واتە ڕێژیم بە بەچیتکردنی 250,000 چەکدار و دانانی 30,000 بنکەی نیزامی نەمتوانیوە هێشتا لە باری نیزامیەوە بەتەواوی لە کوردستاندا زاڵ بێت. کوردستان بریندار بووە خێناوی و وێران کراوە بەڵام چۆکی دانەداوە. لە باری سیاسی و کۆماری ئیسلامی لە کوردستاندا بەتەواوی بەرشکست بوو.
و نەیتوانیوە چووکترین بنکەیەکی سیاسی لەمەی کۆمەڵی کوردەواریدا بۆ خۆی دابین بکە. کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێستاش بە تێگرایی پشتیوانی حزبی دموکرات و دروشمە سەرکەوتووەکەی دموکراسی بۆ ئێران و خودمختاری بۆ کوردستانن. کوردستان سەربەرز و قارەمان ئێستاش هەرسەنگەری خۆراگری ئازادی سەرانسەری ئێرانە. ئەمە ئاکانی فیداکاری خەڵکی کوردستان، قارەمانەتی پێشمەرگەکان و سیاسەتی دروست و شۆڕژێرانەی حزبی دموکراتی کوردستانی ئێرانە. بەم جۆرە یەکێک لە هۆیەکانی هەرە گەنجی کەسبوونی ڕێژیمی خمێنی بەرهەڵست و بەربەرەکانی کوردستانی شۆڕژێرە. ئێستاش هەر کوردستان ئاڵقەی هەرە کردی دەسەڵاتی ئاخوندەکانە. بێجگەلەوە ئەگەر هەتا ئێستا کوردستان بە تاقی تەنیا خەباتی چەکدارانەی بەرەوە بردووە، هەندێک دیاردەی نوێ نیشاندەری ئەوەیە کە لە بەلوچستانیش ئەم شێوە خەباتە خەریکە پەرەدەستێنێ و هیزامان ئەوەیە کە لە دوارۆژدا گەلە زۆر لێگراوەکانی دیکەی ئێران وەک ئازەری، تورکمەن و عەرەبیش هەر ئەم ڕێگایە بگرنە پێش. ئەو نیشتمانانی خۆشەویست، بەم جۆرە بە تەواوی هێنە کە ڕێژیم پاش 10 ساڵ دەسەڵاتداری نەک هەر سەقام گیر نەبووە، بەڵکو لە هەڵومەرجێکی بۆهرانی تەواودایە. ئەم وەزعە و ڕێبەران و ئۆرگانەکانی هەرە سەرەوەی ڕێژیمدا ناکۆچی و ناکەبایی تونتر کردووە و ڕۆژ نییە کە ئەم ناکەباییە بە شێوەیەک لە قسە و کردەوەکانیاندا خۆی نەنوێنێ. ڕاستی ئەوەیە کە کاربەرستانی ڕێژیم لەبارەی چارەسەرکردنی هیچ قام لە گیرگرفتە سەرچیەکانی وڵاتدا یەکگرا و یەکدەنگ نین. خۆی ئەم وەزعەش لە جەوهەری ڕێژیمی خمێنیدایە. هەر بۆیە لە چوارچێوەی ئەم ڕێژیمەدا هیچ قام لەو گیرگرفتانە چارەسەر ناکرێن. تەنانەت هەند لە بەرەوبەرانی کۆماری ئیسلامی وەک منتەزری و ڕەفسەنجانیش بە ئاشکرا دانبەوە دەنێن کە شۆڕشی ئیسلامی بە ئامانجەکانی خۆی نەگەیشت و لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کاربەرستانی ڕێژیم تووشی گەلێک هەڵەی گەورە بوون و کاتی گۆڕینی سیاسەتەکانی پێشوو هاتووە. مانای ڕاستەقینەی قسەی ئەم کاربەرستانە ئەوەیە کە ڕێژیمی کۆماری ئیسلامی ئەوەندە کردبووە کە توانای ئەوەی نییە بە شێوەی پێشوو حکومداری خۆی درێژە پێبدا. ئەعدامی هەزاران کەس لە زیندانیانی سیاسی نیشانەیەکی دیکەی کزی و پەرۆشی ڕێژیم و ترسی کاربەرستانی لە دوارۆژە. ئەگەر ئاگربەت و قبولکردنی بریارنامەی 598 ڕێژیمی کس کردووە، بێدەسەڵاتی شەخصی خمێنی و دەرچوون لە مەیدانی سیاسی وڵات لە دوارۆژدا ئەم ڕێژیمە زیاتر کەس دەکات. کاربەرستانی ڕێژیم لەسەر دوورەیانن، یا دەبێت بۆ پاراستن و درێژەپێدانی دەسەڵاتی خۆیان گۆرانێکی هەمولایی لە سیاسەتە چەرتەکانی خۆیاندا پێک بێنن، یان بە درێژەپێدان بە سیاسەتی پێشوو هەڵومەرجی ڕوخانی بە تەواوی ڕێژیمەکان ئامادە بکەن. بەداخەوە لەنێو هێزەکانی ئۆپۆزیسیۆن مەبەست ئۆپۆزیسیۆنی دموکراتیە کە نێمەری بیرباوەری زۆربەی زۆری گەلانی ئێرانە، چونکە شاپەرستەکان و مجاهدینی تاوانخوازی ڕێژەوی شانسی سەرکەوتنی خۆیان لەدەستداوە. ڕێکخراوێکی ئەو تۆنیە کە لە ڕادەی سەراسەری ئێراندا توانای ڕوخاندنی لە نەکاوی ئەم ڕێژیمەی هەبێت. واتە هەر چەند ڕێژیم کردە، بەڵام ئۆپۆزیسیۆنی دموکراتی بەهۆی پەرشوبڵاوی نە ئەوەندە بەهێزە و نە ئەوەندە چەسپا و ڕێکخراوە کە بتوانێت بە زەربەیەکی تند ڕێژیمی سەرەڕۆی کۆماری ئیسلامی لە دوارۆژی نزیکدا بڕوخێنێت. چونکە دەزانین کە ڕێژیمێکی دیکتاتۆری تەنیا بەدانی دروشمی تند و تیژ ناڕوخێت. بۆ ئەم مەبەستە هێزێکی ڕێکخراو و بەهێز و بەدەست و برد پێویستە. بۆ دەبێت لە هەموو دەرەتانێک بۆ پێگهێنانی بەرەیەکی بەرین لە هەموو هێزە دموکراتیەکان کەلک وەربگیرێت. حزبی ئێمە لەم بارەوە درێژی نەکردە و لە دوارۆژیشدا نای بکە. ئێستاش لەو بڕوایەدایە کە هەڵومەرجی پێکهێنانی بەرەیەکی ئەوتۆ بەرەبەرە ئامادەتر دەبێت. هەموو نیشتمانانی خۆشەویست، پاش 10 ساڵ دەسەڵاتداری کاربەرستانی کۆماری ئیسلامی ئێعتراف بە پێچارەیی و زەبوونی و بێتەرەکانی خۆیان دەکەن. ئەم 10 ساڵە بە تەواوی دەریخست کە ئاخوندەکان نە شێوەی حکومداری دەزانن و نە لە توانایاندایە گیرگرفتەکانی وڵات چارەسەر بکەن و نیشتمانی ئێمە لە گێژاو دەرهێنن. بۆیە لەگەڵەوە کە جارێ ڕێگایەکی سەخت و دژوارمان لەبەرە ئاسۆڕونترە، دەبێت هەموو هێزی خۆمان لە کار بخەین کە دژمن لەوەش زەبوونتر بێت.
ئاڵای خەباتی ڕزگاری خوازانە دەبێت لەسەر چیاکانی کوردستانی ئێران هەر بڵەڕێتەوە خەباتی هەمولایی تا بەدەستهێنانی دموکراسی و خودمختاری هەر دەبێت بەردەوام بێت هەم هەلومەرجی نێوخۆی وڵات و هەم وەزئی نێونەتەوەیی بۆ بەدەستهێنانی مافی ڕەوای گەلەکەمان و دابینکردنی دموکراسی لە ساڵانی پێش و لەبارترە لەو دەرەتانە دەبێت کەلکی تەواو وەرگرین نابێت کەمترخەمی بکەین و چاوەڕوانی وڵاتەکان بین دەبێت خەباتی ئێمە تەأسیری تەواو لەسەر وەزئی سیاسی وڵات دابنێ و لە پێگهێنانی چارەنووسی دیاڕۆژی ئێراندا پێکەوە لەگەڵ هەموو هێزە دموکراتیەکان چالاکانە بەشدار بین گومانی تێدا نییە کە هەر سەردەکەوین